ڕۆژ بە ڕۆژ و ئەمریکا سیناریوێن نوۆژە بۆی بەکشانە هێزن خۆش سووریێ دادڕێژێ و بێنتاگۆنە ئەمریکیژێ دەبێژێ ئەوەی هێزنە بەژایی و ئاسمانی بشێنێ سووریەداک و ئەو لە هیەش بۆی پرۆسەیە ڤەکشانێ دابین بکێ لێ ئاژانسا سکای نیوز سیناریۆ ئەمانە هێزن ئەمریکی لە سووریێ ئاشکرە کرد. لێگۆری نوچەیەکە سکای نیوز دەمان هەدا ئیدارەیە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا گوت و بێژیە لەسەر پرسە مانە هێزن ئەمریکی لە سووریە دکێ و ئەو بیرۆکە بەجددی لەسەر هاتیە ڕاوەستاندن ژە ئالیە ئیدارەیە ترامپ بە. ئاژانسا سکای نیوز ڕاگەهاند و ئیدارەیە دۆناڵد ترامپ دەخوازی هێزن خۆ لە بنگەها لەشکریە تەنەف لە پارێزگەها دێرە زۆرەی لە باشوورێ ڕۆژهەڵاتی سووریە بهێلێ ئەو ژێداک و مەشقێ بە هەپەیمانێن خۆ لە دژی ڕێخستنا تیرۆریستیە داعشێ بکێ. هەروەها ئاژانسا نەڤاتی گوت و هەر چەندە ئەمریکا بریارە بەکشانە هێزن خۆش ڕۆژاوای کوردستانی و سووریەدایە لێ ئیدارەیە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا داک و ڕێگریە لێ بەرفەرهبوونە هەژمونە ئێرانێ لە سووریە و ڕێگریکردنێ لە شاندنە چەکێن ئێرانی بۆ سووریە بکێ مژارەمانە هێزن خوا لە سووریە گوتوبێژ دەکێ. شۆن ڕۆبێرتسۆن جێگرێ نویزگەها ڕاگەاندنە وەزارەتە بەڕەوانیە ئەمریکا دۆهژە ئاژانسا نۆڤۆستی یاڕۆسی ڕاگەهاند و ئەمریکا دەربارێ دەمێت دەستپێکردن و بداوی هاتنە پرۆسەیە ڤەکشانە هێزن ئەمریکی ژە سووریە تو زانیاریان ئەشکەرە ناکێ و ئەگەر هەیە ژمارەیە هێزن ئەمریکی لە سووریە کێم و زێدە ببێ. وژبەر ڕێگریکردنێ لێڤەگەرە داعش و بەرفەرهبوونە هەژمونە ئێرانێ ڕۆبێرتسۆن گوت و هەپەیمانیان ناودەوڵەتی لە دژی داعشێ بە سەرپەرشتیە ئەمریکا بە هێشیاری هەوڵە جەهبجەکردنا پرۆسەیە ڤەکشانە هێزن ئەمریکی ژە سووریە دەدێ.